دوای خۆپیشاندانی بەردەوامی خوێندکارانی قۆناغی 11 ئامادەیی بۆ نەخوێندنی پرۆگرامی نوێی زمانی عەرەبی، کۆبوونەوەیەک بە ئامادەبوونی ڕاوێژکاری وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و سەرپەرشتیاری زمانی عەرەبی لە هۆڵی پەیمانگای کۆمپیوتەر لە شاری سلێمانی بەڕێوەچوو. ئەمڕۆ بە ئامادەبوونی بەڕێز کاکەوکەس ڕاوێژکاری وەزارەتی پەروەردە کۆبوونەوە لەگەڵ سەرجەم مامۆستایانی عەرەبی هەردوو پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژاوای سلێمانی کرا بۆ ئەوەی لە نزیکەوە گفتوگۆ بکەین لەسەر کێشەی وانەی عەرەبی پۆلی 11 و داوا لە مامۆستایانیش کرا ئاسانکاری بۆ خوێندکاران بکەن و پرسیارەکان لەناو مەنهەجی عەرەبی کتێبەکایەتەوە و لە پاهێنانەوەی پرسیارەکانە بتوان بە شێوەیەک بێت کە هاوکاری خوێندکاران بن تا ئەوەی لەگەڵ ئەم پرۆگرامە تازە ئەگونجێن و خوێندکاران زەرمەند نەبن. تەوجیهی مامۆستایان کراوان خۆیان بەرپرسن لە پۆلەکان و خۆیان قایدی پۆلن، خۆیان لەگەڵ خوێندکارانە چی داواکاریەکیان هەبوو توان لە نزیکەوە چارەسەر من ئەمڕۆ دوو کۆبوونەوەم ئەنجام داوە. کۆبوونەوە یەکەم لەگەڵ سەرپەرشتیارانی پەروەردەکی زمانی عەرەبینن، ئەوی تریان لەگەر بەڕێز مامۆستایان. یەکەم ئێمە لەگەر سەرپەرشتیاریان باسی ئەو کێشانەمان کرد کە دێتە ڕێگای جێبەجێکردنی پرۆگرامی زمانی عەرەبی کە بەش نوێیە ئەم ساڵ هاتیتەکایەوە و جێبەجێ دەکرێت. کۆمەڵێک ناتێگەیشتن هەیە یان کۆمەڵێک گیرروگرفت هەیە لایەن خوێندکاران یان لایەن مامۆستایان. ئێمە ئەوڕۆ دانیشتین ڕێگایەکانمان ئەو هەنگاوانەمان بایە کە چارەسەرێکی جوانە بۆ ئەو کێشانە بکەین کە ئێستا هەیە لە پۆلەکان لەلایەن خوێندکار و قوتابی و لەلایەن هەنگاوەکان ئاسانکردنی ئەو هەنگاوانە هەیە کە وانەوتنەوە ئاسانکردنی هێنانی پرسیارەکانی تاقیکردنەوە. لە کۆبوونەوەکەدا باس لە گرنگی فێربوونی زمانی عەرەبی کرا کە تیایدا بە پێوی زانرا خوێندکاران جگە لە زمانی دایک فێری زمانی تر بکرێن بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی خوێندکاران و مامۆستایانی ئامادەبوو چەندی ڕەخنەوە پێشنیاریان خستە ڕوو. بێگومان کۆبوونەوەکە ئەمڕۆ بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کتێبی پۆلی 11 وێژەی و زانستی بۆ هی زمانی عەرەبی. بێگومان ئەم کێشەی سەرەکی ئەم کتێبە ئەوەیە ئەم کتێبە بە تەسەسولی خۆی نهاتوە، ئەوە نە ئەوە لە پۆلی 11 دابەزیایە، بەڵام لەگەڵ دابەزینی کتێبەکەیشە سەرەتا سەرپەرشتیارە بەڕێزەکان و تەربیە هەندێک تعلیماتی یا بە مامۆستەکان ئەو تعلیماتیان جێبەجێ کرد. تعلیماتەکان بەڕاستی قورس بوو بەلای تەلەبەوە. داوایان لێ ئێمە نەکرێت بەڕاستی ئاسانکاری بۆ خوێندکار بکەین یان ڕێنمایی خوێنکە بەگوێرەی ئەو تعلیماتە تەمانەوە پابەندین بە تعلیماتەکانی تەربیەوەیە، بەڵام ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ ئینشەڵا هیوادارین بێتە چارەسەری بۆ کێشەکان. تعلیماتیان پیاوەکە هەوڵ بین بە شێوەیەکی بەسیتیش بێ ئاسانکاریان بۆ بکەین، هەوڵ بین زیاتر بڵێن جەوەکە بڕەخسێنین بۆ خوێندکارەکان، کتێبەکان بۆ ئاسانکەین، چونکە ئەمە یەکەم ساڵە نەبڕاستی ئەوان لە پۆلی 4 و 5 ئەم کتێبیان نەخوێن و حەقی خۆشیانە خوێندکاران بڵێ ئێمە ئەم مەنهەجە قورسە، بەڵام چونکە بەڕاستی لە پۆلی 4 بەم شێوە نەبووە. ئەم مەنهەجەی کە ئێستا هەیە بەڕاستی بۆ کەسێک کە بێت کە شارەزا بێ لە کتێبی پۆلی 7 و 8 و 9 دا کێشەکان لەوە دروست بووە. هیوادارین ئەم کۆبوونەوەیە بێت سەرەتایی چارەسەرکردنی هەموو کێشەکان. لە کۆتایی کۆبوونەوەکەدا لەلایەن ڕاوێژکاری وەزارەتی پەروەردەوە چەندین ڕێنمایی سەبارەت بە چۆنیەتی خوێندنی زمانی عەرەبی قۆناغی 11 ئامادەی خرایە ڕوو کە بریتی بوون لە ئاسانکاری زمانی عەرەبی بە شێوازی گفتوگۆ دانانی پرسیار بۆ خوێندکاران بە شێوازێکی ئاسان و لەلایەن مامۆستایانەوە یارمەتی تەواوی خوێندکاران بدرێت.